ئەوە بۆ نایە نانەکەت بخۆی؟ ناخۆ. بۆ؟ چمانەیە؟ ماستە حەیاتەکە نییە؟ ئەمن چەند جار پێ برم حەزم لە ماستی نییە بەیانیان. جارێک مێخلەمە دروست کرد لە بەردری من. بەو بەیانی و میخلەمە؟ ئێدە نایخۆم. نایخۆی وەنیە؟ هیچ شتێک جۆری من نادەیەوە. بەس پێم بڵێ دوێنێ شەو بووە تاخیراتیەوە؟ لە دەرێ بووم. لە دەرێ بووی؟ بەرێ. لەکوێ؟ لوکیشن بەزەبت پێم بڵێ لەکوێ بووی؟ ئیشم هەبوو. چییە؟ تاقیبم دەکەی؟ ئەها ئیش سەعات 12 شەو. بەرێ. وەنیە؟ بەرێ. لەکوێ بۆم ئیشە؟ سومەیە زیاتر لەگەر عەسام گەمەی مەکە. هەندە تەحقیقی لە من مەکە باشە؟ پێم بڵێ بزەبن لەکوێ بووی؟ کچێ تو چی عیلاقەت بە مندە؟ دەرەم ئیشم هەبوو تەواو. ئیشی چی من ژنە نیم نابێ بزانم لەکوێ بووی؟ کچێ ژنی چی دەرێشێتی تازە لە شەماعی بڕڵاوی لاکەوە؟ دەستی پێم فێر بووە. ئێستا دەبێت تەلەفۆن بکەم بۆ کاکەم. شەر پێ پێت حاڵی کەم. بەرێ سومەیە. ئەلۆ سومەیە چ بووە؟ چی و گریانە؟ کاکە کاروان منی کوشت. دیسان کاروان چی کردی دیسان سومەیە؟ کاکە هیچ حیسابێکم بۆ ناکە ناڵێ وژنم گوناحە لەو ماڵە تەنیایە. کچێ سومەیە ئەمنەوە خەریک کاسبی بە. ئەم گۆسار 12 مانجێ گۆلەگەی تری بەشەر دێن. ئەخە پێم گوتی یەکەم زاریش. سومەیە مێردی پێمەکە. ئاخری گەڕای مێردت بۆ ناپیاوەی کرد. کاکە گیان بەسە ئەو قسانە بۆ قوربانی چاوت من بۆچی تەلەفۆنم بۆ تۆ کردووە؟ دەڵێم وەرە موشکیلەی مالی من حەلکە. هەر ئەو خۆشەویستە بوو سەری لە قوڕێنای. هەر ئەوە نەبوو هەموو دەگەڕن بە دوو خۆشەویستی دەکەون. ئاخە خۆشەویستی چیە پێم نەگوتی مێرد بە خۆشەویستی ماکات و؟ کاکە دەزانی چییە؟ ئیتر تەواو من ناتوانم لێی جیادەمەوە. کچێ سومەیە نای خوای بینە نەکەی لێک جابیەوە. لێک جابیەوە چێ وەرەچێت و؟ کاکە ماقولە بچم بۆ کوێ؟ دێمە ماڵیەوە نە دایکم هەیە نە باوکم هەیە هەر تۆمەیە. کچێ ماری مەیچە حاری چێ؟ کچێ شیراز کچێ تو کوورەتان لەگە شیرازی بزی. کچێوە بەخۆم ناتام لەگە شیرازی بژیم. کاکە گیان من چی بکەم؟ تو ڕێیەکەم بۆ دانێ هەڵێکم بۆ بدۆزەوە. من سەر لێشێەوە بەدبەختم. کچێ چ بکەم چێ؟ ئێستا پێم برێ چ بکەم ئەم چە زار هاتیمە؟ وەچی ئەنگۆ پێگرێن ئەمە چ بکەم؟ بەخوا کاکە منی تر تەحملم نەماوە. تەلەفۆن بۆ شیراز دەکەم بەشکۆ هەڵێکم بۆ دانێ. کچێ نەکەی تەلەفۆنی لە شیراز بکەی نەکەی تەلەفۆنی لۆ بکەی. بەخوا کاکە منەوانە نازانم ئیترە ماڵم پێ تەحمل ناکرێ. ئەوە دەچ بەلای شیراز بە هەڵێکم بۆ بدۆزێتەوە. کچێ نەکەی تەلەفۆن لە شیراز بکەی. بە قورعان تەلەفۆن لە شیراز بکەی سەر لە قوڕە دەنێ. بۆ قورعانی سەر لە قوڕە دەنێ. ئەوە تەلەفۆن لۆ بکەی سەر لە قوڕە دەنێتەوە ئەوجە کەیفی خۆتە. کاکە گیان دەزانم تۆش هیچم بۆ ناکەی. بەخوا دەڕۆم سەری خۆم هەڵدەگرم. ئێستا بەخۆم دێمە مارتان باشە؟ ئێستا بەخۆم دێم. باشە کاکە باشە چاوەڕێی تۆ. کاک سەفین